سیستەمی باج لە هەرێمی کوردستان ڕێکدەخرێتەوە بۆ ئەوەش لژنەیەکی باڵا بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێکهاتووە. جێگیری بەڕێوەبەری گشتی باجەکان و خانوبەری میریش ئاشکرای دەکات باج بە هیچ شێوەیەک لە هەرێم زیاد نەکراوە. ئەوەی تا ئێستا کراوە ڕێخستنەوەی باجە نەکزیادکردنی. ئەوەش ئاشکرا دەکات لە ڕێگەی ئەم ڕێخستنەوە ئیتر کەس ناتوانێت خۆی لە باج بدزێتەوە. نەخێر باج ڕەسم بە یاسا زیاد دەکرێت، بەڵام تۆزێک چڕکردنەوە و لە ئالەتی کارکردنی زەرایب کارمان کردێت کە هەوڵی ئەومان دابیتن ئەو کەسانەی کە خۆدزینەوە لە باجەکەن و هەوڵی ئەوماندایە ئالەتی کارکردنمان وا لێ کردێت کە لێ نەگەڕین خەڵک بە شێوازێکی زۆرزەک خۆدزینەوەی دیاریکراو بکات. لە هەرێمی کوردستان چەندین جۆر باج هەیە. بۆ نمونە باج لەسەر موچە لە کەرتی تایبەت و کەرتی گشتی. بۆ ئەوانەی زیاتر لە 1 ملیۆن دینار وەردەگرن دەبێت 5% باج بدات بە حکوومەت. هەروەک باج لەسەر کۆمپانیەکان کە دەبێت لە قازانجی خۆی 15% باج بدات، لەگەڵ باج لەسەر ئوتێل و میێوانخانەکان و چێشخانەکان کە دەبێت 10% لە قازانج بدات بە حکوومەت. جێگیری بەڕێوەبەری گشتی باج ئەوەش ئاشکرا دەکات کەمترین باج لەسەر خواردن و خواردنەوەکانە کە هاوردەی هەرێم دەکەن کە دەبێت بە ڕێژەی 0.5% باج بدەن بە حکوومەت. باز بە تایبەتی بۆ شتە سەرەکیەکان کە پەیوەندی بە ژیانی تاکبەتاچی خەڵکوە هەیە نسبەکە 0.5% لە نرخی کاڵایە. ئەگەر بەراورد بکەین ڕەنگە بە تایبەتی ئەو شەریکاتانەی کە خۆراک و ئەوانە دەینن دەزانن کە نسبەتەکە بۆ خۆراکە سەرەتایە پێویستەکان کە بە تەواوی پەیوەندی بە ژیانی هاونیشتیمانیان هەیە پڕێکە ئەوەندە کەمە کە شایانی باسکردن نییە. لە ئێستادا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بە تایبەتی ئەو لژنەی بە سەرۆکایەتی جێگەری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێک هاتووە هەوڵێک هەیە بۆ ئەوەی وەرگرتنی باج بە ئەلکترۆنی بکرێت، بە تایبەتی وەرگرتنی باج لە کۆمپانیەکان و ئۆتێل و مویانخانەکان و چێشخانەکان. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.